فڕۆکەوانی ئەم هەلیکۆپتێرە هیچ ئەرکێکی لە ئەستۆنیە و ئەم هەلیکۆپتێرە سەر بەخۆی و هەموو کارەکانی خۆی دەیکات. ئەم هەلیکۆپتەرە خۆی مێشکی هەیە و بۆ خۆی بیر دەکاتەوە. من تەنیا پێی دەڵێم کەی دەنیشێت و کەی پێویستم پێی هەیە و هەروەها کاتێک کارم پێینەما پێی دەڵێم بڕوات. ئەم هەلیکۆپتێرە بە ئاپلیکیشنێک کار دەکات. بەکارهێنەری جگە لە دانی ئەدرسی نیشتنەوە پێویست ناکات کارێکی تر بکات. لە ڕاستیدا ئەم بەرنمەیە ئەرچی هێلیکۆپتێرەکە دادەڕێژێت و بە پێ ئەو ڕێنما چاودێریە بۆتاندانەوە بۆ هەرچێ بتانەوێت دەڕات. پێویست ناکات وردەکارەکانی پێ بدەن. خۆی لە بەربەستەکان لە ڕێگادا دەپارێزێت وەک تەڵەکان، دارەکان و دواتر لە جێگایەکی بۆی دانراوە دەنیشێتەوە بێ ئەوەی شتێک لەو بارەوە بزانێت. لە سوپای ئەمریکا بڕیاردرا بۆ دروستکردنی هەلیکۆپتەری بەفرۆکەوان تا گیانی سەربازان بپارێزرێت. ئەگەر ئێمە بتوانین ڕۆبۆتێک بنێرینە ناوچەیەکی مەترسیدار کەواتە بۆچی ژیانی سەربازێک بخینە مەترسیەوە. لە هەلیکۆپتەری ڕۆبۆتیش کەڵگوەردەگرین. بەم هەلیکۆپتەرانە دەتوانین هەندێک کاری تایبەت بکەین کە بە هەلیکۆپتەری ئاسایی ناکرێن وەک شوێنی مەترسیدار بۆ سەربازەکان لە داهاتووشدا ئەم ڕۆبۆتانە پێشکەوتوتر دەبن و کەڵکی زیاتریان دەبێت. لە کاتێکدا هێزی دەریای ئەمریکا سەرقاڵی برەودان بەم تەکنالۆژیایە زۆر پیشەی تایبەتی تریش هەیە کە دەتوانن لە هەلیکۆپتەری بێفڕۆکەوان کەڵگوەر بگرن. وەک دەزانین لە کاتی ئاگرتێ بۆربوونەکەی کالیفۆرنیا فڕۆکەوانەکان و ئاگرکوژێنەوەکانمان لە مەترسی زۆردا بوون. هەر بۆیە هەبوونی فڕۆکەیەکی ئاوا کە پێویستی بە فڕۆکەوان نەبێت زۆر یارمەتی دەردەبێت. هێزی دەریایی ئەمریکا پێشتریش لە نێوانی ساڵەکانی 2011 تا 2013 لە ئەفغانستان لە هەلیکۆپتەری بێفڕۆکەوان کەڵکی وەرگردووە. کاتێک جووتێک هەلیکۆپتەری بارهەڵگری بێفڕۆکەوانی جۆری کەیماکس بە ملیۆنها کەلوپەلی سەربازیان لە ئەفغانستان گواستەوە.